هێزە سەربازی عراقیەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پشتیوانیان دەکات دەستیان کردوەوە بە هێرشەکانیان ڕۆ و ناوجەرگەی شاری مووسڵ وەک هەوڵێک بۆ ئازادکردنەوەی ئەو شوێنانەی هێشتاش بەدەستی تێرۆریستانی داعشەوەن. کاربەدەستانی لەشکری عراق ئەمڕۆ یەکشەممە باسییان لە ڕزگارکردنی ژمارەیە گوند و ناوچە کردووە لە ڕۆژاوای مووسڵ و دەشڵێن لە پێشڕەویدان بە ئاڕاستەی بەشە کۆنەکەی شارەکەدا. کردە لەشکریەکانی ڕزگارکردنی ڕۆژاوای مووسڵ بۆ چەند ڕۆژێک ڕاگیران بەهۆی خراپی کەش و هەواوە. هەر بەهۆی ئەم کردە لەشکریەوە ڕۆژانە هەزاران کەسی سیڤل ئاوارە دەبن. لە وەتای ڕۆژی 19 مانگی دووەوە کە هێرشە لەشکریەکان بۆ سەر ڕۆژاوای مووسڵ دەستیان پێکرد، سەرکردە سەربازیەکان باسییان لە بەرەنگاربوونەوەیەکی قورسی تونڕەوانی داعش کردووە تا لە مۆڵگاکانی خۆیان نەبمێننەوە. سەربازەکانی هاوپەیمانانی بەسەرکردایەتی ئەمریکا کە بۆ مەشغوڵ ڕاوێژکردن لەوێن یارمەتی لەشکری عراقیان داوە لەم شەڕانەی مووسڵدا. هێزە عراقیەکان لە سەرەتای ئەم ساڵدا و پاش ئەو کردە لەشکری ڕۆژی 7 مانگی دەی ڕابردوو دەستی پێکرد توانیان بەشی ڕۆژهەڵاتی شاری مووسڵ لە داعش ڕزگار بکەن.